یاریەکانی قۆناغ یەکەمی چامپیۆنز لیگ بەردەوامی هەیە و چوارشەممە چەند یاریکی گرنگ بەڕێوە دەچن. لە کاتژمێردەیانی ریال مەدرید ئیسپانی لە یاریکی بەهێزدا و یاریگای سانتیاگۆ بێرنابیۆ میوانداری یۆڤەنتۆسی ئیتاڵی دەکات. ئەو دوو یانێ لە مێژوودا 22 جار ڕوبەڕوویەک بوونەتەوە لە سەر جەمپەڵەنتیەکان، یانی شاهانە 12 برنەوەی بەدەستهێنا و 30 گۆڵی تۆمار کردو. خانمە پیرەکەش 8 برنەوەی هەبوو و 26 گۆڵی کردووە، لە دوو یاریشدا یەکسان بوون. ریال مەدرید لە دوو یاری ڕابردووی ئەم وەرزەی چامپیۆنز لیگدا برنەوەی بەدەستهێناوە و ئامانجیەوەی سێم برنەوەی بە دوای یەک بەدەست بێنێت تا لەم قۆناغەدا ڕوبەڕووی کێشە نەبێتەوە. لە بەرامبەردا یۆڤەنتۆس لە کۆتا 6 یاریدا لە چامپیۆنز لیگ و خولی ئیتالیا هیچ برنەوەیەکی نیو لە 5 یاریدا یەکسان بوو و شکستێکی هەیە. دەیەوێت بە بەدەستهێنانی سێ خاڵ لەم یاریدا بگەڕێتەوە سەر ڕێژکەی برنەوەکانی. لە یاریەکی تردا یانی لیڤەرپوڵ ئینگلیزی لە دەرەوەی یاریگای خۆی ڕوبەڕوویانی ئینتراخت فرانکفۆرت دەبێتەوە. لیڤەرپوڵ بە بارودۆخێکی باشدا تێناپەڕێ و دەیەوێت بە برنەوەی ئەم یاری هەندەرانی ئاش بکاتەوە بەتایبەت دوایەوەی لە کۆتا 4 یاریدا لەسەر جەمپەڵەنتیەکاندا تووشی شکست داتووە. یانی چەلسی ئینگلیزیش لە یاریگای خۆی ئامانجیەوەیە برنەوە بە سەریانی ئاکسە ئەمستەردامی هۆڵندی بەدەست بێنێ. تۆتنهام و مۆناکۆش ڕوبەڕووی یەک دەبنەوە. بایرن میونخیش لە یاریگای خۆی میوانداری کلوب بروس دەکات.